سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە من ساریە عارفی خۆشحاڵم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان. بابەتی ئەم جارەمان ژیانی مەدەنی و چالاکی مەدەنی چییە؟ هیوادارم تا ئاخری بەرنامەکە لەگەڵمان بن. بۆچی ئەم بابەتە بۆ ئێمە گرنگە؟ هاوڕێن لەم بەرنامەیەدا دەمەوێت باز لە شتێک بکەم کە لەوانەیە لە یەکەم سیرکردندا بۆ هەڵسوڕانی سیاسی چەپ زۆر سەرنجڕاکێش نەبێت، چالاکی مەدەنی. دەزانم کاتێک زاراوەی کۆمەڵگەی مەدەنی دەبیستین زۆر جار بیرمان دەچێتەوە بۆ لای ڕێکخراوە ناحکومیەکان یا ئەو ڕێکخراوانەی کە لەلایەن ڕۆژاواوە داراییان بۆ دابین دەکرێت یان بۆ ڕەوتە ئیسلامی خوازەکان کە ساڵانێکە لە چوارچەوەی هەمان سیستمدا کار دەکەن. لەوانەیە هەست بکەین ئەم جۆرە باسە لە گۆڕانکاری ڕاستەقینە دوورە. بەڵام لەم بەرنامەیەدا دەمانەوێت ئەم پرسیارە بە جددی بگرینە بەر. ئایا دەکرێت هەڵسوڕانی سیاسی چەپبین بەڵام لە کۆمەڵگەی مەدەنی چالاک نەبین؟ ئایا بەبێەوەی لە کۆمەڵگەدا ڕەگ و ڕیشەمان هەبێت گۆڕانکاریەکی سیاسی بەردەوام دەکرێت؟ بەڕاستی لە چەپی ئێراندا زۆر جار کەوتونێتە ناو هەڵەیەکی تێوەریەوە وا بیرمان کردوێتەوە کە گۆڕانکاری سیاسی لەسەرەوە دێت لە حیزبەوە، لە ڕێبەرایەتیەوە یا لە ساتی شۆڕشەوە. لەم وێنەیەدا کۆمەڵگە زیاتر بابەتی گۆڕانکاریە نەک بەڕێوەبەری گۆڕانکاری ئەنجامەکەشیمان بینیوە و بە وردی لەوێوە بابەتەکەمان دەست پێ دەکەین. ژیانی مەدەنی چییە؟ با لە بنەڕەتەوە دەست پێ بکەین. ژیانی مەدەنی چییە و چه پەیوەندیەکی بە ژیانی شەخسی و ژیانی سیاسیەوە هەیە؟ کاتێک بەیانی لە خەو هەڵدەستین بەشێک لە ژیانمان شەخسیە. خێزان، کار، تەندروستی و حەز و ئارەزوە تاکە کەسیەکانمان. ئەمە شتێکی سروشتی و پێویستە. بەڵام ساتێک هەیە کە لە ناو بازنەی تاکە کەسیەوە دەردەچین. ئەو ساتەیە کە لە خۆمان دەپرسین چی بەسەر دراوسێکەماندا دێت؟ چی بەسەر کرێکارێکی تەنیشتماندا دێت؟ چی بەسەر گەڕەکەکەماندا دێت؟ ئەم ساتە ساتی چوونە ناو ژیانی مەدەنیە. نمونەیەکی سادە دێنمەوە. کاتێک نیگەرانی پیسبوونی هەوا دەبینین و ماسک لە بەردەممان دەکەین یان لە ماڵەوە دەمێنینەوە ئەمە بەرگریەکی کەسیە. بەڵام کاتێک دەچین لەگەڵ دراوسەکانمان کۆبوونەوە دەکەین لە کارگەیەکی هەوا پیسکەر سکاڵا دەکەین یا تۆڕێک بۆ فشارخستنە سەر شارەوانی دروست دەکەین ئەمە ژیانی مەدەنیە. هەمان نیگەرانیە بەڵام لە من دەگۆڕێت بۆ ئێمە و لێرەدا خاڵی بنەڕەتی بۆ ئێمە وەک هێزێکی چەپ و سوسیالیستەیە. ئێمە هەمیشە لە ئێمە قسەمان کردووە لە چین، لە کۆمەڵ، لە هاوبەشی. بەڵام ئەم ئێمەیە لەکوێوە دێت؟ لە ئەزموونی هاوبەشی لە ژیانی ڕاستەقینەوە بە وردی ئەم ئەزمونە هاوبەشیە کە ژیانی مەدەنی دروست دەکات. گرامشی کاتێک باز لە جەنگی مووسڵی دەکات بە وردی باسی هەمان شت دەکات. هەژمون لە ڕێگەی کۆمەڵگەی مەدەنیەوە جێگیر دەکرێت و دەتوانرێت هەر لە هەمان ڕێگەوە بە چاڵش بکرێت. ئەمە تەنها باسێکی تێوەری نییە، ئەمە ستراتیژیە. ئێستا با بچینە سەر کەسایەتی هەڵسوڕانی مەدەنی. دەزانم زۆرێک لە ئێمە وێنەیەکی کڵیشەیی لە مێشکماندا هەیە. کەسێک کە لە ڕێکخراوەیەکی ناحکومی کار دەکات، ڕاپۆرتێک دەنووسێت و کۆنفرانس ڕێکدەخات، بەڵام هەڵسوڕانی مەدەنی ڕاستەقینە کێیە؟ چالاکی مەدەنی سێ تایبەتمەندی سەرەکی هەیە. یەکەم خۆبەخش، دووەم لە پێناوی بەرژەوەندی گشتیە نەک قازانجی کەسێ یان گروپێکی سنووردار. سێیەم پشت بە بەها گشتگیرە مرۆییەکان دەبەستێت وەک کەرامەتی مرۆڤ، دادپەروەری و مافەکانی مرۆڤ. خاڵێکی گرنگ ئەوەیە کە چالاکی مەدەنی پیشەیی نییە.
هەڵسوڕانی مەدەنی بە مانای ڕاستەقینە وشەکە ئامادەکار و خۆبەخشە، واتە لەسەر بنەمای پابەندی ئەخلاقی کار دەکات، نەک بۆ پێشکەوتنی پیشەیی یا بەدەستهێنانی ئیمتیازی سیاسی. بەڵام لێرە پرسیارێکی گرنگ هەیە: ئایا پشتبەستن بە بەهای گشتگیرەکان واتای ئەوەیە کە هەڵسوڕانی مەدەنی دەبێت بێلایەن بێت؟ بە دڵنیاییەوە وەڵامەکە نەخێرە. ئەمە تێگەیشتنێکی هەڵەی باوە. هەڵسوڕانی مەدەنی دەتوانێت بە قوڵایی لەگەڵ چینی کرێکار، لەگەڵ ژنان یا لەگەڵ نەتەوەی خەڵکی ژێردەست بوەستێت. ئەوەی جیاوازی دروست دەکات ئەوەیە کە ئێمە پشتیوانی لە چوارچەوەی بەهامرۆییە گشتگیرەکاندا پێناسە دەکات، نەک بە شێوەی بەرژەوەندی نەتەوەیی یان ناسنامەی کە بەرژەوەندی گشتی پێشی بکات. با نمونەیەکی کردداری بهێنینەوە. مامۆستایەکی چەپگەرایەک کە یەکێتی موعەلمان ڕێک دەخات، ئەم کارە هەمان کات هەم چالاکی سیاسیە و هەم چالاکی مەدەنیە، هەم بەرگری لە مافەچینەیەکان دەکات و هەم لە بوارێکی گشتیدا بۆ باشترکردنی پەروەردە و مافەکانی منداڵان کار دەکات. ئەمە ناکۆکی نییە، تەواوکەری یەکترن. هەروەها خاڵێکی گرنگ ئەوەیە کە هەڵسوڕانی مەدەنی دەتوانن لە هەر پیشە و چینێکەوە بێت: مامۆستا، کرێکار، ڕۆژنامەنووس، هونەرمەند، خوێندکار. ئەوەی گرنگە ئاڕاستی کردداریەکەیە، واتە بەرەو بەرژەوەندی گشتی بێت، نەک بەرەو دەسەڵاتی کەسێ. بەڵام خاڵێکی ڕاستگۆیانەش هەیە: تەنانەت لە دیموکراتترین کۆمەڵگەکانیشدا پێکهاتەی دەسەڵات حەزی لە چاودێری نییە. هەڵسوڕانی مەدەنی هەمیشە ڕووبەڕووی بەربەست دەبنەوە، چونکە ڕۆڵی ئەوەیە دەسەڵات وەڵام دەرەوەی بکات. پەیوەندی و جیاوازی چالاکی مەدەنی و چالاکی سیاسی. ئەمە دەمانباتە سەر بابەتی ناوەندی ئەم بەرنامەیە: پەیوەندی چالاکی مەدەنی بە چالاکی سیاسیەوە. دەمەوێت ڕاستگۆ بم. دەزانم لە نێوان هەڵسوڕاوانی سیاسی چەپدا هەندێک جار جۆرێک لە ڕوانینی سەرەوە بۆ خوارەوە بەرامبەر بە چالاکی مەدەنی هەیە، وەک ئەوەی چالاکی مەدەنی ئاستێکی خوارتر بێت، کەمتر شۆڕژگەڕانە بێت، یان تەنها لە چوارچێوەی سیستمدا بێت. بەڵام با ئەم پرسیارە بە جددی بگرینە بەر. ئەگەر چالاکی مەدەنی لا ببین، چالاکی سیاسی ئێمە لەسەر چی دەوەستێت؟ ئێمە لە چەپی ئێراندا چەندین جار ئەزموونمان کردووە کە گۆڕانکاریە سیاسیە گەورەکان، تەنانەت ڕووخانی ڕژیمەکانیش، ئەگەر بنەمایەکی بەهێزتری مەدەنیان نەبێت، دەتوانن بە ئامانجێکی جیاواز بگەن. شۆڕشی 57 وانەی قورسی پێداوین. کۆمەڵگەیە کە کۆمەڵگەی مەدەنیەکەی بەهێز نییە، یەکێتیە سەربەخۆکان، میدیای ئازاد و تۆڕە ڕێکخراوەکانی هاوڵاتیان نییە. لە ساتی گواستنەوەی سیاسیەوە لە دۆخێکی زۆر لاواز و زیانپەزیردا دەبێت و لێرەدا دەتوانین بڵێین چالاکی مەدەنی بنەمای کۆمەڵایەتی و ئەخلاقی چالاکی سیاسی دیموکراتیکە. ئەم دوانە ڕکابەر نین، تەواوکەری یەکترن. بەڵام ئایا چالاکی مەدەنی بەڕاستی سیاسیە یا تەنها خێرخوازێکی کۆمەڵایەتیە؟ هەر چالاکیەکی مەدەنی جددی، زۆر یا درەنگ دەگاتە سیاست. کاتێک بۆ مافەکانی کرێکارانی یەکێتی دروست دەکەیت، ڕووبەڕووی یاسای کار دەبیتەوە. کاتێک بەرگری لە ژینگە دەکەیت، ڕووبەڕووی بەرژەوەندی کۆمپانیا گەورەکان و دەوڵەت دەبیتەوە. کاتێک بەرگری لە مافەکانی ژنان دەکەیت، ڕووبەڕووی پێکهاتەکانی دەسەڵات دەبیتەوە. بۆیە چالاکی مەدەنی ڕاستەقینە بە ناچاری سیاسیە. بەڵام نە بەمانای حیزبی، بەمانایەکی قوڵتر. مقاومەت لە بەکارهێنانی خراپی دەسەڵات. لە بەرامبەردا هاوڵاتیەکی سیاسی ئاگادار کە تێدەگات گۆڕانکاری لە ڕێگەی کردار و کوششە کۆمەڵایەتیەوە دەڕوات، هان و هۆی زیاتر بۆ بەشداری مەدەنی هەیە. ئەمە بازنەیەکی بەهێزکەرەوەی یەکترە. کۆمەڵگەی مەدەنی و دەوڵەت. ئێستا بە لە هەڵسوڕاوی مەدەنیەوە بڕۆین بۆ کۆمەڵگەی مەدەنی وەک کۆی گشتی. کۆمەڵگەی مەدەنی بریتیە لە کۆمەڵێک دامەزراوە، ئەنجومەن، یەکێتی، میدیا و تۆڕە خۆبەخشەکان کە لە دەرەوەی دەوڵەت، لە دەرەوەی بەرژەوەندی و بەهاگشتیەکاندا چالاکن. سێ وێنە لەم پەیوەندیەی ئەم کۆمەڵگەیە بە دەوڵەتەوە هەیە کە هەرسێکیان بۆ ئێمە گرنگن. وێنەی یەکەم، کۆمەڵگەی مەدەنی وەک بوارێکی سەربەخۆ.
سربەخۆی دارایی، ڕێکخراوەی و بیرکردنەوەی مەرجی مانەوەی ئەوە. کۆمەڵگەی مەدەنی وابەستە بە دەوڵەت کۆمەڵگەی مەدەنی نییە، بەڵکو ئامرازێکی دەوڵەتە. وێنەی دووەم، کۆمەڵگەی مەدەنی لە بەرامبەر دەوڵەتە سەرکوتکەرەکان ئەم وێنەیە بۆ ئێمە بە ئەزموونی ئێران و کوردستان زۆر ئاشنایە. دەوڵەتە دەسەڵاتخوازەکان دەزانن کە کۆمەڵگەی مەدەنی بەهێز دەکرێت یەکدەستی دەسەڵاتیان بخەنە مەترسیەوە، بۆیە بە چالاکی لە پێکهێنانی ئەو ڕێگری دەکەن. وێنەی سێیەم، کۆمەڵگەی مەدەنی لە دەرەوەی سنوورە نەتەوەییەکان لەگەڵ بڵاوبوونەوەی جەهانگیری تۆڕە نێودەوڵەتیەکان دروست بوون. ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ، تۆڕەکانی ژینگە، یەکێتیە نێودەوڵەتیەکان ئەم تۆڕانە لە ڕێگری ئاشکراکردن و فشارخستنە نێودەوڵەتیەوە تەنانەت دەتوانن کاریگەری لەسەر دەوڵەت بەهێزەکانیشدا بنێن. هەندێک لە هاوڕێکانمان دەڵێن کۆمەڵگەی مەدەنی لە بنەڕەتدا بۆژوازیە. وەڵامەکەمان ئەوەیە ئەم ڕەخنەیە ڕەگ و ڕیشەی لە مارکسدا هەیە، بەڵام مارکس دواتر کۆمەڵگەی مەدەنی تەنها وەک بوارێکی زاڵبوونی بۆژوازی نەدەبینی، بەڵکو وەک بوارێکی خەباتیش دەیبینی. گرامشی ئەم بیرۆکەیەی تەواوتر کرد. پرسیاری دروست ئەوە نییە کە ئایا کۆمەڵگەی مەدەنی بۆژوازیە یان نە. پرسیاری دروست ئەوەیە کام هێزانن کە کۆنتڕۆڵی دەکەن و بە چه ئامانجێک. ئەگەر ئێمە لەم بوارەدا ئامادە نەبین، بە دڵنیاییەوە هێزی دیکە ئەو بۆشایە پڕ دەکەنەوە. نمونەکانی کردداری. با لە تێۆریەوە بینە سەر کردار. چەند نمونەیەکی ڕوون. یەکەم، بزوتنەوەی یەکێتی و سندوقەکانی هاوکاری یەکێتی سەربەخۆکانی کرێکاران. سندوقەکانی مانگرتن و تۆڕی پشتیوانی لە کرێکارە دەرکراوەکان هەموویان چالاکی مەدەنی. ئەوان لەو شوێنەدا دەستێوەردان دەکەن کە دەوڵەت نایەوێت یان ناتوانێت پێداویستیەکانی خەڵک دابین بکات. دووەم، بەرگری لە مافەکانی منداڵانی کار، منداڵانی بێبەش لە خوێندن، منداڵان لە مەترسی توندوتیژی. ئەمە هەموو بابەتێکن کە هەر هەڵسوڕاوی چەپێک دەبێت لەگەڵیدا پەیوەندی هەبێت، نەک تەنها لە ئاستی دروشم، بەڵکو لە ئاستی ڕێخستن و کاری کردداری. سێیەم، میدیا سەربەخۆ بەبێ کۆمەڵگە مەدەنی و میدیای ئازاد وەڵام دەرکردنی دەسەڵات نزیکی مەحاڵە. هەر میدیایەک کە گەندەڵی ئاشکرا دەکات دەنگی بێدەنگەکان دەبێت و لە کردار و کارنامەی دەسەڵات ڕەخنە دەگرێت، بەشێکە لە کۆمەڵگەی مەدەنی. ئەگەر سەیری مێژوو بکەین، بزوتنەوەی مەشروتە، بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی مافە مەدەنیەکان لە ئەمریکا هەموویان لە ناو کردارە مەدەنیە ڕێکخراوەکانە سەریان هەڵداوە. گۆڕانکاریە بنەڕەتیەکان لە خوارەوە دروست دەکرێن. ڕەخنەکان بە جددی وەربگرین. ئێستا بە ڕاستگۆیانەترین بەشی ئەم بابەتە دەگەین. کۆمەڵگەی مەدەنی بێکەم و کوڕی نییە. سێ ڕەخنەی جددی هەیە کە دەبێت گوێیان لێ بگرین. یەکەم، بەکارهێنانی سیاسی لەلایەن دەوڵەتەکان. هەندێک جار دەوڵەتەکان بە ناوی کۆمەڵگەی مەدەنی دامەزراوەیەک دروست دەکەن کە لە ڕاستیدا ئامرازی خۆیەتی. ئەمە فریودانی بیر و هۆشی خەڵکە و دەبێت بناسرێت و ڕەت بکرێتەوە. دووەم، کۆمەڵگەی مەدەنی بە پێویستی پێشکەوتوخواز نییە. یاداوەریەکی تاڵی مێژوویی هەیە. بەشێک لە تۆڕە میدیاکانی ئاڵمانیا لە دەیەی 1930دا یارمەتیان بە هاتنەسەرکاری هیتلێردا. ئەمە واتای چییە؟ واتای ئەوەیە کە ئامادەبوونی ئێمە لە کۆمەڵگەی مەدەنی گرنگە. نەبوونمان لەوەی ئەرکەکانمان نییە، بەڵکو ئامادەبوونمان ئەرکە. سێیەم، کۆمەڵگەی مەدەنی زۆر جار بوارێکی چینە دەوڵەمەندترەکان. ئەمە بۆ ئێمە وەک هێزێکی چەپ و سوسیالیست زۆر گرنگە.
لە زۆر کۆمەڵگەدا کۆمەڵگەی مەدەنی بە شێوەیەکی زۆر لایەنە چینە دەوڵەمەندترەکانەوە کنترۆڵ دەکرێت. هەژاران و کەنارخراوەکان لەبەر ئەوەی نایانەوێت بەشداری بکەن نەخێر، بەڵکو بەهۆی جیاوازی ئابووری و پێکاتەکانەوەیە لە بەشداریکردن بێبەش دەکرێن. ئەرکی ئێمە ئەوەیە کە کۆمەڵگەی مەدەنی بکەینە کۆمەڵگەیەکی دیموکراتیکتر، فیراگیتر و چین مەحوەرتر. کۆتایی و بانگێشت. دەمەوێت بە پرسیارێکی سادە کۆتایی بەم بەرنامەیە بهێنم. ئەگەر ئێمە وەک هەڵسوڕاوانی سیاسی چەپ لە کۆمەڵگەی مەدەنی غایب بین چی ڕوودەدات؟ شوێنی بەتاڵی ئێمە کێ پڕی دەکاتەوە؟ نەتەوەپەرستان، پۆپۆلیستەکان، پارێزکارەکان و لەو کاتەدا کۆمەڵگەی مەدەنی دەبێتە ئامرازێک لە دەستی ئەوان. بەڵام ئەگەر ئێمە ئامادە بین بە هوشیاری چینایەتی بە بەهای مرۆییەکان بە ڕێخستنی ڕەگ و ڕیشەدار ئەوە دەتوانین کۆمەڵگەی مەدەنی بکەینە بنەمایەک بۆ گۆڕانکاری ڕاستەقینە. کۆمەڵگەی مەدەنی زیندوو توانای ڕێخستنی هەبێت، هوشیار و هیوادار بێت، دەتوانێت لە بەرامبەر زۆرداری بوێستێت، گەندەڵی ئاشکرا بکات و ڕێگا بۆ دیموکراسی و دادپەروەری بەردەوام خۆش بکات. بەڵام کۆمەڵگەی مەدەنی ماندوو و بێتەفاوت تەنانەت ئەگەر دەسەڵاتی سیاسی بگۆڕێت هیچ دڵنیاییەک بۆ داهاتوو نادات و بەرهێنان لە هوشیاری، ڕێخستن و فراوانکردنی چالاکی مەدەنی یەکێکە لە گرنگترین ئەرکەکانی ئێمە، نە لە جێی چالاکی سیاسی بەڵکو وەک مەرجێک بۆ ئەو چالاکیە. گرامشی دەیگوت هەژمونی لە کۆمەڵگەی مەدەنی دروست دەکرێت. ئەگەر دەمانەوێت هەژمونی داهاتوو شێوە بدەین دەبێت ئێستا لەوێ بین. هەر هاوڕێیەک کە ئەم شەو ئەم بەرنامەیە دەبینێت با یەک هەنگاو کردداری هەڵبگرێت. یەک یەکێتی، یەکەی گروپی گەڕاک یان یەک کارزە. گۆڕانکاری لە هەمان شوێنەوە دەست پێ دەکات. توفانی شورش خستاوە هێرشی ڕاشی دێوەت ماش لەولاوە هەڵکەین ئاڵای هەڵمەداری و ڕاپەڕی ئاڵای سووری ئازادیمان شاکەوە کارگەری ڕابەر پێشەنگی جەماوەت هەستین ڕابین بۆ ڕزگاری بەشار هەستین تێکرا خوێنمش تەفروت و ناکەی حاکمان لە مەگیدیەلەم پێنەوە هاواری هەڵمەت هەناماری ویرەت باجێری کەینەوە سەرچاوەی مەینە هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بڕواو نەیتەوە تا هەتا هەتایە دەکەینە تا شیکاگۆ دەنگەینە دەنگی یەکتر کارگەران بە تۆ با هیچ دیوارێ بەرمەم دەنگە ناگری نەچەوە و ڕەنگ و پێشمنجیانەکا لە تۆ بۆ دنیای بێبرسی و بێمەترسی ڕابینەی کۆمەڵانی بیل و چەوسەوە هەستین تێکرا خوێنمش تەفروت و ناکەین حاکمان لە مەرگینیەدەم پێنەوە هاواری هەڵمەت هەلاماری ویرەت باجێری کەینەوە سەرچاوەی مەینە هەموو شەڕ و کوێرەواری ستەمگەری بڕواو نەیتەوە تا هەتا هەتایە Dictador!
ستمکاری و حکمی سرمایه تک دل برو خنینداری شیبینی بس یادن دانه و دن بیل دنیایا اسمانیا یک گردن دایا یک گری کشکی ستمکاری و حکمی سرمایه تک دل برو خنینداری شیبینی بس یادن دانه و دن بیل دنیایا اسمانیا یک گردن دایا یک گری هاواری هەڵمەت بەلاماری بیرەت باکێری کەینەوە سەرچاوەی بینە ئامون شەڕ و جێرەواری و ستەمگەری پێشواونەی کاوەکە هەتاهەتایە بینەرانی عەزیز، هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی کۆمەڵە و هەڵسوڕاوانیشمان تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.